لا آخر نواري سيهنوا قيشتين بياني أويك خوا جل جلاله دستور داب پیغمبري عليه الصلاة والسلام كروب كات لاي مسجد الحرام وهروا دستور داب عمومي أمتي تابعي كروب كان لاي وشون آلير أهل كتاب خلصنا وبو تيكداني أم مسألة يو بو شێوان دل لە مسلمانان و تەشکیکیان لەم زەمینە و کۆششەکەن بۆ ئەوەی کە ئەم کارە سەر نەگرێ ئەفەرمێ بەڕاستی ئەوانەی وا کتێبیان پێدرا ئەزانن و جددەن ئەزانن کە ئەم مەسئەلەیە حەقە بایستەیە و ئەبێت بێت شتێک دروستە لە تەرەف خاوەنەکەیانەوە يعني باش خبريان هيك أبي روجي بيت بيشوا كأم أمتا اتجاهك مستقل بيتو دستور لترفي خاوان كيانا وأبي بيت بو أوي كم أمتا روب كاتا مسجد الحرام و بالتحديد وأفرمي خوا لوي جامعا لو كارواي كان غافلني خبردار لەوەی کە لەم زەمینە ئەیکەن و دیارە بە پێی زانینێک کە هەیەتی لەبارەیانەوە ئیقدامەکات و مجازاتیانەکا و سزایانەداتەوە هەروە کە لەوە پێشوتمان لەم ئایەتانە بەیانی ئەوە ناکات کە لە وەختی نوێژان ڕووبکەنە مەسجد الحەرام بەڵکێ مەسئەلە کولیتر و گەورەتر لەوەیە لێرەوە داوا ئەکا لە مسلمانان کە اتجاهێک مشخص و معەیەنیان بێت و هەمیشە لە تەواوی حەیاتی بەندگیانە لە تەواوی دەورانی ئەنجامی وەزیفەی بەندگیانە ڕوویان لە مەسجد الحەرام بێت جا دیارەکە بە معنای ئەوە نییە کە هەمیشە بەلاشە ڕوو بە ئەوێ گوێزن ئەو قسمەتەی فەقەت لە نوێژا واجبە کە ئەبێتە ڕەمزی ئەو اتجاهە لە هەموو حەیاتە لە غەیری نوێژە ڕووکردنە مەسجد الحەرام بەوا بێت کە دڵەکان ببەسترێن پێیەوە کە دڵەکان مرتبط بن بەو مەرکەزەوە بە عنوانی پایتەختی فەرمانڕەوایی خوا لەسەر ئەرزە ولئن أتيت الذين أوتوا الكتاب بكل آية ما تبعوا قبلتك وما أنت بتابع قبلتهم وما بعضهم بتابع قبلة بعض ولئن اتبعت أهواءهم من بعد ما جاءك من العلم إنك إذا لمن الظالمين بو أويك پیغمبری خواه علیه الصلاة والسلام خوی مانونەکە لە زەمینەی جەلبی بەنی ئیسرائیل بۆ اتباعیە لە جەلبکردنیان بۆ ئەوەی کە شوێنی بکەون لەم اتجاها و لەم قبلەغا بۆ ئەوەی کە ناومێدی بکە لەوەی کە ئەوان حاضر ئەبن تەبعیەتی لێ بکەن و هەروە بۆ ئەوەی کە ئەوان ناومید بکە لەوەی کە بە هیچ جۆرێک ناتوانن ئەو دڵسار بکەنەوە و لەو ئیتجاهی خۆی لایدەن و بیخەنە شوێن خۆیان هەروە کە هیچ کامیان حاضر نین کەونە شوێن ئەوی تریان لەناو خۆیانە یەهود و نەسارا لە ئیتجاهێکا کە هەیانە ئەفەرمێ ئەگەر هەرچی ئایەت و نیشانەی حەقانیەتی ئەم مەطلەبەیە بهێنی بۆ ئەوانەی کە کتێبیان پێدراوە یەهود و نەسارا ناکەونە شوێن اتجاهەکەت ئەو ڕوو لێکردنە و ئەو اتجاهی کە تۆ هەست ئەوان قبولی ناکەن
وهروا تويش ئاوەها کە کەویتە شوێن اتجاهەکەی ئەوان و ئەو ڕوولێکردنەی کە ئەوان هەیانەتەوە بتبێ، چون استقلال وەرگرتووە و لەگەڵ استقلال لە هەموو شتێکا بە عنوانی ئومەتێک و بە عنوانی جەمعەیەک دارای شەریعەتێک مستەقل ئەوە ڕێک ناکەوێت کە لە ئیتجاها شوێن کەسانی تر بکەوی. و هەروە ئەوانیش تابعی یەکتر نابن، تابعی اتجاهی یەکتر نابن و قبلەی یەکتر قبول ناکەن. دەی وەختی ئاوەهاسە ئەم ئیمتیازاتە ئاوەها سابت بووە و محکەم دامەرزاوە، هەر کەس بۆ خۆی اتجاهێکی هەیە کە سوفت و محکەم پێوە چەسپاوە، ئەگەر تۆ بێت و بکەویتە شوێن هەوەس و ئارزوەکانی ئەوان لە دوای ئەوەی کە بۆت هاتووە لە زانست، لە دوای ئەو علمەی کە پێتگەیوە لە ئەم زەمینەوە، ئەگەر بێت و شوێن ئەهۆسەکانی ئەوان کەوی، بەڕاستی ئیتر لە ستەمکاران هۆشدارێک فرە شەدید، تەهدیدێک فرە گەورە بۆ ئەوەی کە مەبادا ئەو هەوڵدان و کۆششە بەو گشتە مەکر و حیلەوە کە ئەهلی کتاب دەستیان پێکردووە تەئسیرێ بکات و سستیەک لە ئێرادەی تەرەفی مقابڵە ئیجاد بکات. و بۆ تەئیید و تەقویەی پێغەمبەری خوا و مؤمنین عەلەیهیم الصەلاة وەسسەلام و تەثبیتیان لەسەر حەق ئەفەرموێ: الذين آتيناهم الكتاب يعرفونه كما يعرفون أبناءهم وإن فريقا منهم ليكتمون الحق وهم يعلمون الحق من ربك فلا تكونن من الممترين. فرق تعبير آتيناهم الكتاب لقل أوتوا الكتاب أويك آتيناهم الكتاب وقت بكار أبري بەشێک گرۆهێک لە مستاقەکەی کەسانێکن و مەوزعیان لە بەرابەری کتێبی خواوە مەوزعێک دروستە، حەقیان ئەدا کردووە. ئەمما الذين أوتوا الكتاب ئشارەی ڕۆشن بەوەی تیانە ئەفەرمێ ئەوانەی وا کتابمان پێدان ئەمە ئەناسن أو اتجاه لا أو استقلال لاتجاه أو تحويل قبلة وركن لا مسجد الحرام، هر وقت شوم كركاني خويانا ناسن نكم ترين شك يعني كوابو أو هو تقلعي كأيدا بو منصرف كدني إيا ولا أوا تأثير تانتيانك وانا ظانمك أو بطلاني أو يعني بو دركوت وبويا أو كاراكل يا شك يانتيايتي بويا أو كاراكل. وإن فريقا منهم ليكتمون الحق وهم يعلمون. وبراسي نقروهيك لوان لعيني أواك أزاننك أو مطلب حقا داية بوشن، بس باوجودي أويك حقانيتي دركوت وبوياني هول أدن بودا بوشيني وبرقري لدركوتنو تحقق بيا كردني. در نتيجة موضعي اويش ابي مشخص به ديارك ابي چه موضعي كان بي لبرابر يعني حق اويك ابيد بيت اويك دروس لم زمينا اويك لترفي خاونك توهاتو لم مسألة خاونك تشيدو ناردوي اويك كوابو طول مترددين مبه
لەوانەی مەبەوە لەسەر مەسئەلەیەک سەباتیان نییە و بەملا و بەولا تەکانەخۆن و تەرەددودەکەن. ولكل وجهة هو موليها فاستبقوا الخيرات ولكل وجهة هو مولاها فاستبقوا الخيرات أينما تكونوا يأتي بكم الله جميعا إن الله على كل شيء قدير. و بۆ زیاتر تأكيد كردن لسر لزومی ئەم استقلال لاتجاه ئەفەرموێ بۆ هەر کامە بۆ هەر گروهێک و هەر ئومەتێک وجهەیەک تەرزی ڕووکردنێک و اتجاهێک هەیە کە خۆی ئەکا بە ساحەبی ئەوە و خۆی ارتباطدا لەگەڵ ئەوە و اتجاهێک هەیە و تەرزی ڕوولێکردنێک هەیە کە خراوەتە سەر ئەوە کەوابوو هەرکەس بەرنامەی خۆی هەیە دەی ئێستا وەختێک ئاوەهایە وجهەیەک معەیەن نییە و هەموو ئومەتەکان یەک اتجاهی واحدیان پێ نەدراوە کە نیشانەی ئەوە بێت اتجاهێک واحد فەزیلەتی ذاتی هەیە بەڵکێ فەزیلەت وا لەو اتجاها کە خوا دیاری ئەکا ئێستا ئێوە مسابقە بن لە بەدەستهێنانی خەیراتە ئەوەی وا خەیرە کۆشش بکەن کە بەدەستی بێن مسابقەی تیابن و دیارەکە خەیر وا لەوە کە خوا ئەمری پێکا و هیچ اتجاهێک خۆی فەزیلەتی ذاتی نییە دەی کامە ئێستا خوا ئەمری پێکردووە ئادەی هەرکام هەوڵبات بۆ ئەوەی کە بەر لەوانی تر ئەوەی دەستکەوێت جا لە عەینی اختلافی وجهە لە عەینی ئەوە کە هەر گروهێک ڕووی لەلایەکە لە هەر کوێ ببن خوا هەمووتان بەیەکەوە بەدەستە جەمعی ئەهێنێت یانێ جەمتانە کاتەوە بۆ دادگای خۆی چونکە خوا لەسەر هەرچیشتە لەوانەی وا ویست و مەشیئەتی قودرەت تعلقی پێوە بگرێ توانایە دەرنەتیجە ئەم کارش ئەتوانێ بکە و لەسەر ئەم ئەساسە اختلاف لە اتجاها هیچ تأثیرێک لە سەرنجامە دانانێت و وجودی اتجاهاتی مختلف کار لەخوا ناشێوێنێ و وجودی اتجاهاتی مختلف مانعی ئەوە نابێت کە هەرکەس بە جەزا و سزای خۆی بکە ومن حيث خرجت فول وجهك شطر المسجد الحرام وإنه للحق من ربك وما الله بغافل عما تعملون ودواي أوك بيان كر كهر أمتك وجهه اتجاهك معيني هيا بوخوي هم دستوري صادر كردوا خطاب لپیغمبر خوا عليه الصلاة والسلام کە لە هەر کوێوە ڕۆیشتیتە دەرەوە یعنی لە مەسکەن و ماوایەک کە تیا هەی لە وڵاتێکا کە تیا زندگی ئەەکەی لە هەر لایەکیەوە چوویتە دەرەوە بەرەو هەر لایەک حرەکەتت کرد ڕووت هەر ئەلای مەسجد الحرام بکە يعني أو أمريك بيت كرابو روكبنا لاي مسجد الحرام أمريك نبوكا تايبت بيبا يا أو شاروا أو جيكا وكتيايا دانشي ويا بعضك لجهات لخارجي أو شار بلكن لهمو حالات هابي روت للاي أو بي وبراسي أو
ئەوەی کە لەم ئەمرە فەهمەکرێت ئەوەیە حەقەکە، ئەوەیە ئەو شتەی وا ئەبێت بێت و بایستەیە و دروستە لە تەرەف خاوەنەکەتەوە هاتووە و خوا غافڵ نییە لەوەی کە ئێوە ئەنجامیەدەن. یانێ هەر چێک بکەن خوا ئاگای لێیە و هەر کەس بە پێی کرداری خۆی خوا لەگەڵی ڕوبەڕوو ئەبێت و پاداش و جەزای پێ ئەداتەوە و سزایەکە. ومن حيث خرجت فول وجهك شطر المسجد الحرام وحيث ما كنتم فولوا وجوهكم شطره لئلا يكون للناس عليكم حجة إلا الذين ظلموا منهم فلا تخشوهم واخشوني ولأتم نعمتي عليكم ولعلكم تهتدون. وبآخر جار دستور أداتوا بپیامبری خوا علیه الصلاة والسلام و بمؤمنین بجیاجیاکە لە هەر کوێوە چوویتە دەرەوە ڕوت بکە لای مەسجد الحرامەوە و ئێوەیش لە هەر کوێ بوون ڕوتان بکەنە لایەوە. جا بۆچی تەکراری ئەم ئەمرا کاتەوە بۆ ئەمەکە فەرمێ بۆ ئەوەی کە مەردم حجەتیان نەبێ بەسەرتانەوە، دلیلێک وایان نەبێت کە مەحکومتان بکەن بەو دلیلە و دەرنەتیجە منصرفتان بکەن و لاتان بەن لە بەرنامەی خۆتان. ئاخر ئەگەر بێت و ئەم ئوممەتە باوجودی استقلالی لە هەموو جوانبی ترا اتجاهێک مشخصی نەبێ بەڕاستی حجەتێک هەیە بەدەست مخالفینەوە بۆ مەحکومکردن، چونکە ئەوان باش خەبەردارن کە هەر ئوممەتێک ئەبێ اتجاهێک تەمیز دەهەندە و تەشخیص دەهەندەی ببێ. دەی وەختێک تەماشا بکەن ئەم ئوممەتە ئەوەی نییە حەقیانە ئاعتراز بگرن و حەقیانە کە ئیراد بگرن کە بۆچی ئەم ئوممەتە بەخلافی هەر ئوممەتێکی تر دارای اتجاهێک مستەقل نییە. ئایا ئەوە نیشانەی ئەوە نییە کە نەقسێک لە کاری هیدایەتی ئەم ئوممەتا هەیە؟ بەڵێ ئەتوانن ئاوەها ئیرادێ بگرن، ئەمما وەختێک کە اتجاهی مشخصتان پێدرا و ئاوا دەستورێکتان بۆ سادر بوو ئیتر مردم حجەتێکیان بەسەرتانەوە نامێنێ. بێجگە ئەوانەی وا ستەمکاریان کرد و زوڵم مرتەکیب بوون لەوان، یانێ ئەوانەی وا بێ ئەوەیش کە جێی ئیراد واردکردن و ئاعتراز واردکردن بێت هەر لە خۆیانەوە لە ڕووی ناحەقکاریەوە ئیقدامەکەن لەو زەمینەوە ئەفەرمێ جا ئەوانە لێیان مەترسن، مهمیان نەزانن کە لێیان بترسن و من بە مهم بزانن و لێم بترسن. یعنی دوای ئەمە کە حجەتێک ڕاستەقینە نەماوەتەوە ئیتر هەر کەسێک ئاعتراز و ئیراد ئەگرێ گوێ پێمەدەن و ئەهەمیەتی پێمەدەن و بیرتان لە عەزەمەتی من بێت و لە من بترسن، یانێ مەبادا ئاعتراز و ئیرادی ئەو ستەمکارانە واتان لێ بکات کە سوستی و بێموبالاتی لە زەمینەی ئەمرەکانی منابکەن و ئەو مەوزعە کە نادروست و ناشایستە لە بەرابەری منەوە بیکرن. بەڵێ ئەم دەستورم پێدان، ئەم فەرمانم سادر کرد بۆتان کە مردم حجەتیان بەسەرتانەوە نەمێنێ و هەم بۆ ئەوەی کە نیعمەتەکەی خۆم ئیتمام بکەم بەسەرتانە، نەقسی تیا نەهێڵم. یانێ هەروە کە لە هەر جانبێک لە جوانبەوە استقلالم پێداون، شخصیەتم پێداون، لەم جانبیشەوە بیدەم کە نیعمەتەکە تام ببێ بەسەرتانەوە و شاید کەونە سەر ڕێ و مقتەدی ببن. یانێ ئەمە زەمینە سازگارەکە بۆ ئەمەی کە ئێوە بە عنوانی ئوممەتێکی وەسەط، ئوممەتێک مستەقل
شخصیەتتان ببێت و ڕێی خوا بگرنە بەر ئەوەی کە ئەبێ ئوممەتێک مستەقل بیبێت لە حرەکەت بۆ لای خوا ئێوەیش بتان بێ و هیچ جۆرە نەقسێکتان لە ئیمکاناتی حرەکەتی مستەقل بەرەو لای خوا نەبێ. كما أرسلنا فيكم رسولا منكم يتلو عليكم آياتنا ويزكيكم ويعلمكم الكتاب والحكمة ويعلمكم ما لم تكونوا تعلمون فاذكروني أذكركم واشكروا لي ولا تكفرون. ئاوا اتجاهی مستەقلمان پێدان، ئاوەها ئەمرمان پێکردن بۆ ئەوەی کە ڕووبکەنە لای مەسجد الحەرامەوە و ئاوەها حجەتمان بۆ خەڵک بۆ مردم بەسەرتانەوە نەهێشت و نعمەتەکەی خۆمانمان تەواو کرد بەسەرتانەوە و نەقسمان تیا نەهێشت و زەمینەمان بۆ هدایەتتان بە عنوانی ئوممەتێ مستەقل فراهم کرد، هەروە کە لە ناوتانە پێغەمبەرێک لە خۆتانمان نارد کە ئایەتەکانمان بخوێنێتەوە بەسەرتانە، شوێنی ئایەتەکانمان لە ئافاق و ئەنفوسا هەڵکە و بەیانی ئەوانە بخوێنێتەوە بەسەرتانە تا ئەوەی وا ئەو ئایەتانە ئەیگەێنن لە صفاتی ئێمە و لە حەقائقی عالمی غەیب بیناسن ئێوە و هەروە بۆ ئەوەی کە تەزکیەتان بکە ئەو ئوسوولە لە فەزائل کە بە ئیقتیزای فترەتتان وا لە دەروونتانە ڕشتیان پێبا و دیارەکە لە بەرابەری ئەوەوە لە ڕشتی ڕەزائل بەرگری بکە و کتاب و حکمەتتان پێ تعلیم بکە بەو بەیانەی کە لە پێشە پێشرا و شتێک وا نەتانەزانی تعلیمتان بکە. یانێ تعلیمی ئەمانە شتێک جەدیدە بۆتان، لەمەو پێش وێڵ بوون ئالەمانە نەتانزانی، وەک لە ئاخری ئایەی 2 سوورەی جومعەوە فەرمووێ وإن كانوا من قبل لفي ضلال مبين. بەڕاستی لە پێش لەوەی کە ئەو هیدایەتە بێت لە گومڕاهیەک ئاشکارە بوو. جا دوایەوە فەرموێ دەی یاوی من بکەن و ناوم ببەن کە منیش یاوی ئێوە بکەم و ناوتان ببەم و شکر و سپاسم بۆ بکەن و مەوزعی کوفر لە بەرابەرمەوە مەگرن و کافر مەبن پێم، شکرم بکەن. یانێ ئەم هەموو نعمەتەی کە پێم داون لەبیرتان بێ، بزانن کە ئەمە نعمەتی منە و لە دەروونەوە مەوزعی ئیمتنان و ئەحساسی بەرخورداری لە نعمەتی من بکەن، بە زبانی ئاعترافی پێ بکەن و بە عەمەڵ مەوزعێک و لازمە لە بەرابەری ئەم نعمەتانەوە بیگرن. یانێ ئەو نعمەتانە بۆچی پێتان دراوە لەو زەمینە سەرفیان بکەن، چیتان داوا لێکراوە لە زەمینەی ئەو نعمەتانە ئەوە ئەنجام بان و خلافی ئەوە مەکەن، لەبیرتان نەچێتەوە ئەو نعمەتانە. مەوزعتان لە دەروونەوە مەوزعی خلافی ئەوە نەبێت کە ئەحساسی ئەوە بکەن کە منەتێ گەورەتان وا بەسەرەوە. زبانتان لە ئاعتراف بەو نعمەتانە نەوێسێ و بە ڕەوشێک کە خوا ئیزن نادا و پێی ناخۆشە بەرخوردار نەبن لە نعمەتەکان و ئیستفادەیان لێ نەکەن و بەم تەرتیبە
لبدركوتني أو نعمتانا برگری مەکەن. كفر ئەوەیە کە ئینسان بە مەوزعی دەرونی و زاهری لە دەرکەوتنی شتێک و ئاشکرابوونی شتێک بەرگری بکە، بەو مەوزعی ئەو شتە داپۆشێ. ئێوە ئاوەها مەکەن. ئەمەش لە مەوردی استقلال پێدانە لە زمینەی اتجاه و ڕووکردنە جهتێک معەنە. جا بەم تەرتیبە منزلەتی مەسجد الحرام کە جێیەکەوە ڕووی لێ ئەکرێت و بە ڕووکردنە ئەوە استقلال لە اتجاهە تحقق پیاکە دەرەکەوێت و ڕۆشنە بێتەوە کە استقلالی ئەم ئوممەتە لە اتجاهە لەبەر ئەوەی کە ئێرتباتی دراوە بە مەسجد الحرامەوە، ارتباط بەوەیشەوە پەیاکات کە مەسجد الحرام لە هەر جۆرە شتێک خلافی ئەوەی وا ئەمان لەبەر ئەوە ڕووی تێەکەن بەری بێت و پاک بێت، دوور بێت لە کردار و ڕەفتارێک و مەسجد الحرام بۆ ئەوە دروست نەکراوە و بۆ خلافی ئەوە ڕووی تێەکرێت، دوور بێت لە شرک و لە هەر جۆرە ئینحرافێک، هەروواکە دەستور درا بە ئیبراهیم و ئیسماعیل عەلەیهیمە السەڵات وەسسەلام ئەوەڵ جار کە پاکی بکەنەوە لەوانە. هەر لەبەر ئەوەیە کە دوای ئەمە زەمینە مساعد بوو، دوای ئەمە مسلمانان ئیمکانی ئەوەیانە دەستکەوت کە لەم زەمینە ئەقدام بکەن و دەوروبەری مەسجد الحرام حتا حریمی مەسجد الحرام پاک بکەنەوە لە مشرکین. لە ئایەی 28 سوورەی تەوبە ئەمر نازڵ بوو بە مؤمنین کە یا ئەیها الذین آمنوا إنما المشركون نجس فلا يقربوا المسجد الحرام بعد عامهم هذا وإن خفتم عيلة فسوف يغنيكم الله من فضله إن شاء إن الله عليم حكيم. يا أيها الذين آمنوا مشرك كان هل پیسی غیری پیسی نین ئەوەنە نەجاسەتی دەرونی و معنەویان هەیە کە هەر خۆیان ناو ئەنێتە پیسیەکە نەجاسەتەکە دەیکەوایە ئیتر لە دوای ئەم ساڵە نزیکی مەسجد الحرام نەکەونە، نزیکی نەکەونەوە یانێ حتا حەقیان نییە کە بێنە ناو حەریمەکەیشی، بێنە ناو حەرەم. جا چون لەو وەختە مەساڵحی اقتصادی مسلمانان ارتباطی بوو بە ڕەوابطێکەوە کە لەگەڵ مشتکینە هەیان بوو، بەم تەرتیبەی کە مشتکین ئەهاتن بۆ حەج و مسلمانانیش لەم ئەواخرەوە ڕێیان واز بوو بۆ ئەمەی کە بچن بۆ حەج و لەوێ مبادلاتێک تجارەتی سوورەتی ئەگرت. لەبەر ئەوە ئەم ئەمرە تا حەدێک گران بوو بۆ مسلمانەکان، سەنگین بوو کە وەختێک نێڵن مشتکین نزیکی مەسجد الحرام بکەونەوە معنای ئەوەیە کە لەو مەنافعی اقتصادیە مەحرومە بن. جا ئالێرایە کە فەرمێ ئەگەر ئێوە ترسان لە فەقر ئەحساسی زەعفتان لە خۆتانە کرد و لە سوورەتی مەنعی مشرکین لە نزیک کەوتنەوە لە مەسجد الحرام ترسی ئەوەتان بوو کە تووشی فەقر بێن، نەترسن، چونکە
بینێکی ترخوا لە فەزل و زیاوە نیعمەتی خۆی بێنیازدانەکە ئەگەر گەرەکی بوو، یعنی ئەو وعدەی کە پێیان ئەدا، ئەو وعدەی کە ئەیدا بە مؤمنین بۆ بێنیازکردنیان لە طریقی بەخشینی بەشێک لە فەزل و زیاوە نیعمەتەکانیەوە ڕەبتی ئەدا بە ویست و مەشیئەتیەوە، و دیارە کە ویست و مەشیئەتی عامی خوا لە طریقی ئەسبابێکەوە کە خۆی مقرڕی کردووە بۆ تحققی فعلەکانی ڕێکەکە. بنا لەسەر ئەمە ئەم شەرتە، شەرتی ئینشاءە، ڕەهنەماییە بۆ مؤمنین کە سەبەبی کەسبی فەزل و زیاوە نیعمەتی خوا، سەبەبی کەسبی ڕزق و ڕۆزی تەنها ئەو سەبەبە نییە. ئەوە نییە کە زەمینە مساعد بێ بۆ مشرکین کە نزیکی مەسجد الحەرام بکەونەوە و بێن بۆ دیوەنی و مبادلاتێک لە ئەسنای ئەو دیوەنکردنانە و ئەو زیارەتانە ئەنجام بگرێت. ئەسبابی تریش غێری ئەوە هەن، دەرنەتیجە مؤمنین ئەبێ دوای منصرف بوون لە ئەم سەبەبە لەبەر ئەوەی کە لە پاڵ ئەو مەنفعەتاوە لێوە دەسەکەوێت زەرەرێک معنەویش تووش ئەبن، لە دوای انصراف لەوە ڕوو بکەنە طریقەکانی تر، بچن بەدەم ئەسبابی ترەوە و بە تەوەکل لەسەر خوا سەبەبەکانی تر بەکار بگرن کە لەو طریقانەوە فەزل و زیاوە نیعمەتی خوایان لە حەدێکا کە ویست و مەشیئەتی ئەو لە طریقی ئەسبابەوە ئیجازەدا دەستکەوێت. لە آخری ئایەکەوە فەرمێ إن الله عليم حكيم، تعلیلی ئەکا ئەوەی کە لەو ئایە ئەفەرمێ چونکە خوا زانا و بەجێکارکەرە. چون خوا هەموو شتێ ئەزانێ، دەی لێرەوە ئەمەش ئەزانێت کە ئێوە مخلصانە دەست ئەکێشن لە سەبەبێک و منفعەتی مادی لێوە دەسەکەوێ، ئەمما لە زمنی ئەوە مەزەڕەتێک مەقسەدەیەک معنەویش هەیە، بەمە ئەزانێت کە مخلصانە و لەبەر خاتری ئەو بە عەزمی قاتعەوە دەست ئەکێشن لەو سەبەبە، و دیارە کە بەجێیە بۆ گەلێک لە بەندە مؤمنەکانی خوا و لەبەر خاتری ئەو دەسەکێشن لە سەبەبێک لە ئەسبابی ڕزق بەجێیە کە لە لایەکی ترەوە کۆمەکیان بکات و لە طریقی ئەسبابی ترەوە فەزل و زیاوە نیعمەتی خۆی بدا پێیان، و چون هەر کارێ ئەیکا بەجێ ئەیکات ئەوەش ئەکا و لە طریقی ترەوە ئەو بێنیازیە بە تەحەققوق ئەبێ. لە ئایەی 35 سوورەی ئەنفالە هەروواکە لەمەوە پێش خوێندمانەوە کە ئەفەرمێ وما كان صلاتهم عند البيت إلا مكاء وتصدية، لەوێشە ئەوەمان بۆ دەرکەوت کە کەمترین شتێک کە بێتە مانع بۆ ئیقدام لەم زەمینە وجودی نییە. وەختێک نوێژی مشتکی هیچ جۆرە معنەویەت و ڕۆحێکی تیا نەماوە، وەختێک فەقەت ئەسوات و حەرەکاتێک بێڕۆحە، ئیتر ئەرزشی ئەوەی نییە کە لەبەر خاتری ئەنجامی ئەوە لە دوورۆکردنەوەی مشتکین لە مەسجد الحەرام خودداری بکرێت. ئاخر تا زەمانێک کە مقدارێک ڕوح و معنەویەتی تیاما بوو، هەرچەند مشرکین بوون کە ئەنجامیانەدا، ئەرزشی تا حەدێک بوو بەڵێ بۆ قیامەت قبول ناکرا، ئەمما لەبەر ئەوەی کە ئەنجامدەرانی ئەو نوێژە لە لای خۆیانە
لە دەرونی خۆیانە بۆ خوا ئەو کاڕیانە کرد، ئەرزشی ئەوەی بوو کە زەمینەیەک وا بۆ ئەدای ئەوە هەیە مەحفوظ بێت و لەتمەی لێ نەدرێت. بەڵام وەختێ ئێستا ئاوانە ماوە و تەواو وەزعیەت منقەلب بووە، نوێژەکەیان وەک غەیری نوێژ، وەک نەبوونی نوێژی لێ هاتووە، فەرقێک لە بەینی بوون و نەبوونی نوێژەکان نییە. پس نزیک کەوتنەوەیان لە مەسجد الحەرام کە بۆ ئەوە دانراوەوە بەندەگانی خوا بۆ ئەنجامی مەراسمی عوبودیەت لە بارزترین مەزهەرەکان یا ڕووی تێ بکەن و دیگەنی لێ بکەن، نزیک کەوتنەوەیان لەم مەرکەزە غەیری مەفاسد هیچێکی تیان نییە، کەوا بوو هیچ کۆسپێک نابێت لە ڕێی مسلمانان نابێت بۆ ئیقدام لەو زەمینە. تا ئێستا بە تەفسیل و بە اختصار ئەمە بەیان کرا کە خوا جەلە جەلالوهو هەر لە زووەوە لە زەمانی ئیبراهیم و ئیسماعیلەوە عەلەیهیمە السەڵاوات وەسسەلام ماڵێکی بۆ مەردم دانا لەسەر زەویە، دەستوری بە ئیبراهیمدا کە بە کۆمەکی ئیسماعیل لە زەویە ماڵێک دروستکەن بۆ مەردم کە بێتە مەرکەزێک بۆ تەوەجوهی بەندەگانی مخلسی خوا، بۆ ئەوەی کە دڵانی مخلس پێیەوە ببەسرێت و بۆ ئەنجامی مەراسمی عوبودیەت لە بارزترین سوورەتەکانیە ڕووی لێ بکرێت و دیگەنی لێ بکرێت. و بۆ ئەوەی کە ئەم هەدەفە تەمین بێت، هەم حرمەتی بە ماڵەکەدا بە فەرمانێک وا سادری کرد بۆ مەردم کە خودداری بکەن لە ئەنجامدانی هەر جۆرە شتێک وا لەگەڵ پایتەختی فەرمانڕەوایی خوا لە سەر زەویە سازگار نییە، و هەم ئەمن و ئارامشی بەخشی بە ئەو وڵاتەی کە ئەو ماڵەی تێیایە، حەریمێکی بۆ ئەو ماڵە قەراردا، بەمەی کە دەستوری دا بە مەردم هەر لە سەرەتای دروستکردنی ئەو ماڵەوە کە حرمەتی ئەو ماڵە و دەوروبەری ئەو ماڵە و حەریمی ئەو ماڵە نگەهداری بکەن تا ئەوەی وا هەدەفە لە بینای ئەو ماڵە لە باشترین زەمینە بە تەحەققوق بگەیت و ئەنجام بدرێت. و بەم تەرتیبە زەمینە مساعد بوو بۆ ئەوەی کە ئەو بەندە مخلسانەی وا منصرف ئەبن لە هەر مەرکەزێکی تر، لە هەر پایتەختێکی تر لە پایتەخت و مەراکزی فەرمانڕەوایان و فەریاد ڕەسانی بات و پوچ، زەمینەیان کامڵەن مساعد بێ بۆ ئەوەی کە بە تەواوی وجودەوە ڕوو بکەنە مەرکەزی فەرمانڕەوایی خوا لەسەر زەویە و ئیتجاهیان ئەوێ بێت و ڕووی دڵانیان ئەوێ بێت و دڵەکانیان هەمیشە لە تەواوی حەیاتیانە ببەسرێ بەوێ. و هەر لە ئەم زەمینە بوو کە هەر لە سەرەتای دروستکردنی ئەو ماڵەوە خوا جەلە جەلالوهو دەستور ئەدا بە بانی ماڵەکە حەزرەتی ئیبراهیم کە ئیعلامی هەدەف لە بینای ئەو ماڵە لە ناو مەردما بکە، بگەێنێ بە خەڵکا کە ئەبێ بێن لە دوای منصرف بوون لە تەوەجه بە هەرچی مەرکەزی ترە بێن و دیگەن لەو ماڵە بکەن و ئەنجامی مەراسمی عوبودیەت لە بارزترین و خاوێنترین سوورەتەکانیان لەلای ئەو ماڵە و لەناو ئەو ماڵە ئەنجام بن. یعنی هەر لەو وەختەوە حەج فەرز ئەکا لەسەر مەردم و
هەر لە زەمانی بانی ئەو ماڵەوە ئیبراهیم عەلەیهی السەڵاتو وەسسەلام ئەو ماڵە ئەبێتە مەرجەعێک بۆ بەندەگانی موخلسی خوا کە هەموو ساڵێک لەم لاو لەولاوە لە دوور و لە نزیکەوە بە هەر طریقێک ممکن ڕووی لێ بکەن و بڕۆندیگەنی لێ بکەن و ئەوەی کە هەدەفە لە بینای ئەو ماڵە لەوێ بە تەحەققوقی بکەیت. لە ئایاتی 25 تا 37 سوورەی حەجە لەم بارەوە فەرمێ إن الذين كفروا ويصدون عن سبيل الله والمسجد الحرام الذي جعلناه للناس سواء العاكف فيه والباد إن الذين كفروا ويصدون عن سبيل الله والمسجد الحرام الذي جعلناه للناس سواء العاكف فيه والباد ومن يرد فيه بإلحاد بظلم نذقه من عذاب أليم. پێش لەوە لە سوورەکەوە بەیاناتێک لە مەوردی دوودانە گروهی مؤمنین و کافرینە ئیراد ئەکرێت و لە نهایەتی ئەو بەیانەوە سەرنجامی هەریەک لە دوو گرۆه و پاداش و سزایەک کە پێئەگەن بەیان ئەکرێت. دوای ئەوە جەرائمێک و گروهی کافرین مرتکب بوون لە ارتباط لەگەڵ خوا و ئەو مەرکەزەی کە خوا دەستوری داوە کە ئیبراهیم عەلەیهی السەڵاتو وەسسەلام بینای بکات و دەرحەق بە مؤمنینێک و ئەوان سزاوارن بەو مەرکەزە ئەو جەرائمە بەیانەکە و لە شوێن ئەوە بەیانی هەدەف لە بنای ئەو مەرکەزە کات و ئەگاتە ئەوەی کە دەستوری دا بە ئیبراهیم هەر لە وەختەوە کە ئیعلام بکات بە مردم کە ئەبێ بێن بۆ حەجی ئەو ماڵە و بۆ دیێن لەو ماڵە لە دوای منسەرف بوون لە هەموو مەرکەزێکی تر و بێن لەوێ لە سوەری مختەلیفە ئەنجامی وەزیفەی بەندگی و ئەدای مەراسمی بەندگی بکەن کە بەو تەرتیبە دەرەکەوێت ئەوانەی وا ئێستا یانێ لە زمانێکا کە ئەو ئایەتانە نازڵ ئەبن دەسەڵاتیان هەیە بەسەر ئەم ماڵا و مؤمنینیان لە بەرخوردار بوون لە خەیراتێک وا لە دەوروبەری ئەم ماڵا دەسەکەوێت مەحروم کردووە ئەوانە ئەو هەدەفەی وا لە بینای ئەو ماڵە هەیە زۆر دوور کەوتوونەتەوە لێ و زۆر گوم بوون لێ جا لەبەر ئەوە حەقیانەکە هەڕەشە و تەهدیدی شەدید لە تەرەفی خواوە لێیان بکرێت و هەروە حەقیانەکە لە ئایندەیەکە دوای زەمینە مساعد بوون خوا بڕوا بە گژیانە و دفاع بکا لە مؤمنین و زەمینە فراهەم کاتەوە بۆ ئەوەی کە ئەوانەی وا سزاوارن بە نزیکی لەو ماڵە لێ نزیککەون هەروواکە لە دوای ئەم مەقتەعە لە ئایەی 36ەوە بەیانەکە. لەم مەقتەعەوە ئیشارەمان بۆ کرد ئەفەرمێ بەڕاستی ئەوانەی وا کوفریان کرد ئەوانەی وا حەقیان بۆ ڕۆشن بووەوە ئەمما بە مەوزەعگیری دەرونی و زاهریان بە حرەکاتیان لە ژیانیانە بەرگریان کرد لە دەرکەوتنی ئەو حەقیقەتە. ئاخر وەختێ ئینسان حەقیقەتێکی بۆ ڕۆشن بێتەوە ئەکرێ بە مەوزەعگیریەکانی لە بەرابەری ئەو حەقیقەتەوە بە زبانی حاڵ
ئەوە بە هەموو کەس بگەێنێت کە بەو حەقیقەتەی زانیوە و قبولی کردووە، هەروە کە ئەشکرێت بە مەوزەعگیری نادروست لە بەرابەریەوە لە دەرکەوتنی ئەو حەقیقەتە لە تەرەف خۆیەوە بەرگری بکات و دایپۆشێت. جا فەرمێ بەڕاستی ئەوانە کە کوفریان کرد و کردویانە بە ڕەوش و بەرنامە بۆ خۆیان کە ئەوانەی وا خەریکن لە ڕێگەکەی خواوە حەرەکەت ئەکەن، لەو ڕێگە هەموارەوە لەو ڕێگەوە سازگارە لەگەڵ فترەتی ئینسانە حەرەکەت ئەکەن، ئەوانە مەنعەکەن لە حەرەکەت لەو ڕێگەوە، و هەروە ئەوانەی وا سزاوارن بە مەسجد الحەرام، حەقە بۆ ئەوان کە نزیک بن لێی و ئەوەی وا هەدەفە لە بنای ئەو بە تحەققی بگەێنن، مەنعیانەکەن لە نزیک کەوتنەوە لەوێ و لە ئەنجامی ئەو مەراسمە لەوێوە. ئەو مەسجد الحەرامەی وا ئێمە بۆ مردممان قەراردا، بڕیارماندا کە بۆ مردم بێت بە جۆرێک کە چ ئەوەی وا ئەکوفی تیاکە، ئەوەی وا با تەوەجه بەوەی کە اقتزای زۆر هەن بۆ ئەوەی کە بڕوا بەدەم مەسائلی ترەوە، بڕوا بەدەم ئوموری ترەوە، خەریکی ئوموری زندگی بێت، بچێ بەدەم ئەوانەوە هەوەس و ئارەزوو تەقازایان ئەکات و حیاتی دنیا تەقازایان ئەکات، باوجودی ئەو اقتزاعاتە خۆی کۆنتڕۆل ئەکا و خۆی گیر ئەدا لەناو ئەو ماڵا و نەزەر بە عەزەمەتی خوا مدەتێک لەوێ ئەمێنێتەوە و متوەجهی خوا ئەبێت و منصرف لە هەرچیشتا ئەبێت، چ بۆ ئەوە و چ بۆ ئەو کەسەی وا لە دەرەوە دیارە و وا لە حاڵەتی تر غەیری حاڵەتی عقوفە، ئیترچە لە حاڵەتی ئەنجامدانی هەر شتێکتر لە مەراسمی بەندەگیا بێت لە ئەترافی ئەو ماڵە، چ لە مەحدودەی حرەمی ئەو ماڵا بێ و چ خارج لە ئەو وڵاتە بێت، لە تەواوی کوڕەی زەویا بۆ هەمووی مردم چ ئەم و چ ئەومان قەرارداوە و بڕیارمان داوە کە هەموو بە سوورەتی مساوی بەشدار بن تایە. یا بە تەفسیرێتر ئەو ماڵەی وا بۆ مردم قەرارمان داوە بە جۆرێک کە هەموو تایە مساوی بن، چ ئەوەی وا ئەهلی وڵاتێکە کە ئەو ماڵەی تایە و چ ئەوەیش کە وا لە جێیەکی ترا و لە جێیەکی تر دیارە بێتی ئەو ماڵە، ئەهلی ئەو وڵاتنیەوە ئەو ماڵەی واتیا و خەڵکی مەککەنیە، کە ئەڵبەتە تەفسیری پێشوو نزیکترە و زۆریش فەرقیان نییە. ئەفەرمێ ئەوانەی کە ئەو کارانە ئەکەن، ئیتر دوای ئەوە هیچ نافەرمێ، خەبەری ئینەکە حەزف ئەکات بۆ ئەوەی کە هەڕەشەکە گەورەتر جلوە با لەوەی کە قابلی وەسف بێت. لەوانە نییە کە وەسفی بۆ بەشەر بکرێت مەگەر خوا خۆی بزانێت کە چیان بەسەرایەنێ، ئەوانەی وا مرتەکەبی ئەو کارانە بن، کوفر ئەکەن و مردم مەنعەکەن لە ڕێگەکەی خوا و لە ئەو مەسجد الحەرامە بە ئەو وەسفەوە. مەسجد الحەرامێک وا خوا تەنها بۆ ئەوانی دانەناوە، بۆ هەموو مردمی داناوە کە هەموو لە هەر حاڵەتێکا بن وەک یەک بە سوورەتی مساوی بەشدار بن تایە، مەگەر خۆی بزانێت کە چیان لێکە. جا لە دوای ئەوە بە سوورەتی قاعدەیە کولی ئەفەرمێ ومن يرد فيه بإلحاد بظلم نذقه من عذاب أليم. وهر کەس لە سەدەدی ئەوە بێت، خەریکی ئەوە بێت کە لەناو مەسجد الحەرامە، لەناو ئەو ماڵە ئلحادێ بکە، یانێ
لخط مستقيمك واخوا دايناو للروشك واخوا دايناو بو اواني وارتباط لقل او مالا اقرن للريك واخوا تعيني كرو بو اواني ورو اكن او مالا وديغن اكن لو مالا واجنن او مالا لو خط مستقيمة خريك لابن بلايكا بنا حق با توجه بميكا ري دروسيج أزانن لقل أوا كريك مستقيمة كأزانن وأزانن أو انحرافيا انحرافا توشي اشتباه نبون تيايا عمدن خويان لمسيري مستقيم لا أدنو أرونا أو لا يا أم لا أفرمي هركز أعاوها كان لا شكنجيك دردناك بيتشي أما قاعديك عمومي بو هر زمانك وبو هركسك كهركسك لناو مسجد الحرام يعني لناو كعبة أعاوها قصدك بي أعاوها تصميمك بيت ولا صددي أعاوها اشتكا بيت بصورة ظلم ونافق كاري واستمكاري خوا لا شكنجيك دردناك بيتشي جا لبارزترين مستاق كان يا أم قاعدة كلية أو دسالات داران نوا دسالاتيان قرتوا بسر أو مالاو جار جارك لمراسمك خاصة أروننا أو مالا أما هرلا حيني أوا كوان لنا ومالك للدليانا تصميمي واهي نقشة وبرنامج واهي لقل أو خطة مستقيمة ريكنا كويت وجور درناي جايتر أو عذاب أليمة أكري لدنيا بيت وأكري لآخرة شابيت دواي أمك هرشاكا لواني أو كارانا كان والبيان منزلة وحرمتي أو مسجد الحرام أكا منتقل ما نكات وبو زمانك أو مالا بنا أكري وبياني هدف لبناي أو مالاكا كبم ترتيب زياتر جرمو گناهی اواني أو كارانا كان لارتباط لغر أو مالا دركبه وإذ بوأنا لإبراهيم مكان البيت بي أو وقتك كنوكا إما جي مالا كمان هموار كردبو إبراهيم أو جيكا قرار بو مالا كيتيا دروس بكري ئامادەمان کرد ڕێکمان خست بۆ ئیبراهیم کە بێت و ئەو ماڵێکیا دروستکە جا کە دروستی کرد چەند دەستوورێکمان پێدا لە ئێرتباط لەگەڵ ئەو ماڵا و هەدەفێک کە لە بینای ئەو ماڵەیە بەم مەزمونانە ألا تشرك بي شيئا وطهر بيتي للطائفين والقائمين والركع السجود وأذن في الناس بالحج يأتوك رجالا وعلى كل ضامر يأتين من كل فج عميق ليشهدوا منافع لهم ويذكروا اسم الله في أيام معلومات على ما رزقهم من بهيمة الأنعام فكلوا منها وأطعموا البائس الفقير ثم ليقضوا تفثهم وليوفوا نذورهم وليطوفوا بالبيت العتيق ثم
يوما ليقضوا تفثهم وليوفوا نذورهم وليطوفوا بالبيت العتيق. دەستوورەکان ئەمانە بوون کە شەریکێک بۆ من، هیچ شەریکێک بۆ من قەرار مەدە بە هیچ سوورەتێک لە گەورە تا بچووک. ئاخر ئیبراهیمێک کە ماڵێک دروستەکا بۆ ئەوەی کە بەندەگانی مخلسی خوا دوای منصەرف بوون لە هەرچی مەرکەز و مەقامی ترە موحدانە ڕووی دڵیان لەوێ بێت و بیکەنە مەرجع و جێی دیغەن و زیارەتی خۆیان، چۆن ڕێگەکەوێت لەگەڵ کەمترین سوورەتی شتکە. دوایەوە فەرموێ وە ماڵەکەم پاک کەرەوە لە هەرچێکە سازگار نییە لەگەڵ ئەو ماڵە، چێ لە نەجاسەتی غەیرمادی وەک شرک و هەر جۆرە ئینحرافێک عەقیدەتی و عەمەڵی کە لەوێ و لە دەوروبەریا ئەنجام بدرێ، وەچی لە نەجاساتی مادی. ماڵەکەم پاک کەرەوە بۆ ئەوانەی وان لە حاڵی گەڕان بە دەوریا با تەوەجۆ بەمەی کە ئەمە پایتەختی فەرمانڕەوایی خالقی ئامریانە و لە حاڵێکا کە دڵیان لە مەسیری عوبودیەت و بەندگی بۆ خاوەنەکەیانە وا لە سەیرێک سەریعە لاشەکەیان ئەگەڕێ بە دەور ئەو ماڵە، و بۆ ئەوانەی کە وان بەپێوە لە حوزوری خوا ئەنجامی وەزیفەی بەندگی ئەکەن و وان لە ڕکوع و سجوودا، بۆ ئەوانە پاکی کە و ئیعلام بکە لەناو مەردمە، ئیعلامێک وا کە بگا بە گوێیانە، ئیعلامی ئەوە بکە کە ئەبێ بێن بۆ دیغەن لەو ماڵە دوای ڕووگەردان بوون لە هەرچی مەرکەز و پایتەختی ترە، ئەدای عیبادەتی حەج بکەن. حەج بە معنای ئەوەی کە دوای منصەرف بوون و ڕووگەردان بوون لە هەرچی مەرکەزی تری فەرمانڕەوایی و فەریادڕەسیە لە هەرچی پایتەختی ترە، دوای ڕووگەردانی لەوانە هەموو مخلسانە و موحدانە بۆ دیغەنی ئەم ماڵ و مەرکەزە ئیقدام بکرێت و ئەو بەندە مخلس و موحدانە بڕۆن و لە دەوری ئەو ماڵە لە حاڵێکا کە دڵیان لە مەسیری حەرەکەت بەرەو خالقی ئامریانە وا لە سورعەتە لاشەکەیان بە دەوری ئەو ماڵە بگەڕێت. ئیعلام کە لەناو مەردمە کە بێن بۆ ئەو کارە، با بێن چ بە پیادە و چ بە سواری هەر وڵاخی سواریەک و لە ئەسەری زۆر ڕێکردن و زۆر زەحمەت تەحەمموڵکردنە لەڕ و لاواز بووە و قپاوە بەیەکە کە ئەو وڵاتە سواریانەی وا هەڵگری ئەوانن وا ڕوو ئەکەنە ئەو ماڵە لە هەرچی ڕێی پان و بەرینی دوورەوە ڕوو بکەنە ئەو ماڵە و بێن بۆ ئەوێ، بۆ ئەوەی کە لەوێ ئەوانەی وا هاتوون بۆ ئەو کارە چەند مەنفەعەتێکیان دەستکەوێ، چەند سوودێک ببەن کە لە غەیری ئەوێ دەستیان ناکەوێ. بەڵێ دیارەکە
ئەو کەسەی وا دوای ئینسراف لە هەموو مەرکەزێکی تر، لە هەموو پایتەختێکی تر ڕوو ئەکاتە پایتەختی فەرمانڕەوایی خالقی ئامری و